لە درێژەی کار و چالاکیەکانمان ئەمڕۆ وەکو بۆردی پێکاتەکان کە نوێنەرایەتی سەرجەم پێکاتەکانەکە سەردانی یونامیمان کرد بە وەفدێک و دیارە یونامی ئەتوانم بڵێم ڕێکخراوێکی نێودەوڵەتی گەورەیە لەم ڕۆڵیان زۆر گرنگە لە وڵاتەوە بە تایبەتی لە شاری کەرکووک. دیارە ئێمە بارودۆخی کەرکووکمان لەگەڵ یانە باس کرد و بارودۆخی ناوچە جێناوەکان بە شێوەیەکی گشتی لە ڕووی ئیداری، لە ڕووی ئەمنی، لە ڕووی یاسایی و تیشکمان خستە سەر ئەو خاڵانەی کە لاوازە و یا ئەتوانم بڵێم چەق بەستووە تا ئێستا چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە. دیارە گرنگە ئێمە پەیوەندیەکانمان پەرە پێ بدەین و پەیوەندیەکانمان توند و تۆڵ بێ لەگەڵ ئەم ڕێکخراوە نێودەوڵەتیانە و پەیوەندی زۆر باشمانەیە لەگەڵ بەشێکی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و دەبێ واقعی کەرکووکیان پێ بگەینین و قسەشمان لەسەر دواکەوتنی دروستکردنی یا تشکیلکردنی حکوومەتی عێراقی کردووە و تیشکمان خستۆتە سەر هەموو ئەو خاڵانەی کە خەڵکی کەرکووکی نیگەران کردووە لە هەموو پێکاتەکان. دیارە ئەوەی جێگای خۆشحاڵی ئەوان بوو بینیان پێکاتەکان تێبینی و ملاحەزاتی خۆیان وت لەسەر پێکاتەکانیان لەسەر ناوچەکانیان کە هەمووی لە چوارچێوەی ئەوە خۆی ئەگرێتەوە کە ئیدارەی شاری کەرکووک وەکو پێویست نەیتوانیوە نوێنەری هەموو پێکاتەکان بێ و نەیتوانی وەکو پێویست خزمەتی هەموو پێکاتەکان بکات. ئێمە ئەوەمان پێڕاگەیاندون کە ئێمە وەکو پێکاتەکان لە کەرکووک مافمان خوراوە هیچ کام لە پێکاتە سەرەکیەکانی ئەم شارە مافی خۆی یاخود استحقاقی خۆی وەرنەگرتووە چ بە پێی پێگە و قورسایی خۆی چ بە پێی ژمارەی کورسیانی کە بەدەست هێناوە. بەڵێ ئەمڕۆ ئەمەمان نەشاردێتەوە زۆر بەوازحی بە یونامیمان وتووە دەبێت کار لەسەر ئەوە بکرێت یاخود دەبێت ئەوان چاودێر بن لەسەر دووبارە داڕشتنەوەی ئەو پۆستانی کە لە شاری کەرکووک نەتەوەکان لە دەستیانداوە بە تایبەتی کورد لە دەستیداوە بە دڵنیایەوە ئەمە کارەکاتە کارێکی نەرێنی زۆر خراپە کاتە سەر ئاشتەوایی کەرکووک و کارەکاتە سەر ئەو برایەتی کە لە نێوان پێکاتەکان هەیە ئەو پێکەوە ژیانی کە لە کەرکووکە هەیە پێم وا بێکەوێتە بەردەم مەترسیەوە.